This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانە عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەیشتمەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەر دوا کۆبوونەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان سەبارەت بە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەی هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانی تایبەتمان نییە، ئەم جارە میوانە سەرچەکانی بەرنامە ئامادەن. لەوانە کاگێ دکتۆر شاهۆ سعید، کاگێ ڕامێر مەحموود، کاگ ڕێبین هەردی، کاگێ شوان محەممەد. بەخێراتنێن بۆ لە یەکتانەکەم. کاگێ شاهۆبا لە جەنابتەوە دەست پێ بکەین. 23 مانگ دوا کۆبوونەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چی ڕوویا لەلای تۆ؟ وەڵام من حەزەکەم بڵێم ئەوەی کە ڕوویە لە حەجمی خۆیان بیبینین، یعنی نە لەوە گەورەتر بیبینین کە ڕوویە و نە لەوەش بچووکتری بکەینەوە کە ڕوویە. بەڵام ئێستا من هەستەکەم دوو جۆر ڕێی هەیە لەو بارەوە. ڕێیەکان زۆر قەبەیەکە کە گوایە گۆڕانکاریەکی زۆر گەورە، ینی تەحولێکی زۆر گەورە ڕوویاوە لە خەریتی سیاسی هەرێمی کوردستان و لە سیستمی سیاسی هەرێمی کوردستانە. ڕێیەکتریشان بە پێچەوانەوە پێی وایە یعنی بەرەو دیموکراسی کردنی دۆخەکە، و ڕێیەکتریان پێی وایە بە پێچەوانەوە کە ڕێی پارتیە بەدیاریکراوی ئەوەی کە ڕوویاوە زەنگێکی مەترسیدارە بۆ تێکچوونی بارودۆخی هەرێمی کوردستان و تێکچوونی ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کە هەیە. بەڵام ئەگەر دۆخەکە وەکو خۆی بیبینین، ئەم دۆخە دوو ڕەهەندی هەیە، ڕەهەندێکی یاسایی هەیە و ڕەهەندێکی سیاسی هەیە. لە ڕووی یاساییەوە گۆڕانکاریی ئەوتۆ ڕووی نایەوە. کۆمەڵە پرۆژە یاسا، نەکێک پرۆژە یاسا، کۆمەڵە پرۆژە یاسا خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و ژمارەیەکی قانونی پەرلەمانتاران ئیمزایان کردووە و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ڕەوانەی لیژنەکان کراوە. و ئەوت لە یاد نەچێت چەندین پرۆژە یاسا هەیە کە لە خولەکانی پێش و چەند ساڵە لەمە پێش خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و ڕەوانەی لیژنەکان کراوە. پرۆژە یاسا هەیە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە نزیکی 100. باڵێ ڕاستە. ئەوەندەی من ئاگادار دایان پرۆژە یاسا لە خولەکانی پێشوە خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و ئێستا گردوتۆزی لە ناو ڕەفەکانی پەرلەمانە فرێدراون و گردوتۆز لایان نیشتۆ کەس بەلایەنە نەچووە بۆ لەبەرەوەی ئیرادێکی سیاسی نەبوو ئەو پرۆژە یاسانە بخاتە ناو لیژنەکانەوە بۆی ڕێڕێوی یاسایی خوان وەرگن و داتر ببن بە پرۆژە یاسا و خوێندنەوەی دومیان بۆ بکرێت و دەنگیان لەسەر بدرێ و دەربچن. واتە ئەو ڕوویاوە لە ڕووی یاساییەوە. بەڵام لە ڕووی سیاسیەوە ئاماژەیەک هەیە، ئەویش ئەوەیە ئێستا ناکۆکیەک هەیە لە نێوان هێزە سیاسیەکانە و جۆری ئەو ناکۆکیانە جیاوازە. بۆ نمونە ئەو ناکۆکیی کە لە نێوان گۆڕان و پارتیا هەیە جیاوازە لە نێوان ئەو ناکۆکیی کە لە نێوان یەکێتی و پارتیا هەیە. کۆمەڵی هێز ناکۆکن لەگەڵ پارتیا، بەڵام هەرێکێک لەم هێزانە ئەجندای تایبەتی خۆیان هەیە، واتەیەک ئەجندایان نییە. بۆیە من قەناعەتم وایە ئەو مانگە هەنگوینی کە ئێستا لە نێوان هێزەکانە هەیە، لە نێوان یەکێتی و گۆڕان و هێزە ئیسلامیەکانە هەیە، بەردەوام نابێت. بە جۆرە لە جۆرەکان گۆڕانی بەسەرایەت، بە دوو جۆر گۆڕانی بەسەرادێت. یاخود لە ڕێگای سازانەوە پارتیشە بێ بەشێ لەو پرۆسەی کە هەیە لە پرۆسە سیاسیە و یاسای پەیوەندیدار یاخود هەموارکردنی یاسای پەیوەندیدار بە سەرۆکایەتی هەرێم و دەستورەوە بە شێوازی سازان کۆتایی دێت، یاخود ئەو حکوومەتە بنکرا فراوانی کە ئێستا هەیە تێکەچێ و حکوومەتی زۆرینە دروستە بێ. بەڕای من لە هەردوو حاڵەتەکە وەزعەکە باش نابێنم. بۆ لەبەرەوەی ئەگە بێتەوە یادە دوو مانگ لەمەوە پێش هەر لەم بەرنامەی بەڕێستا باسمان لەوە کرد ئەو یاسایی کە لە پەرلەمان دەچوو سەبارەت بە سازان یاسایەکی خراپە. بۆ لەبەرەوەی ئێستا دەستی هەموو هێزە سیاسەکان بەسراوەتەوە کە ئەبێ دەستور بە پێی سازان دەربچێت و سازان تەنها لێک کاتە قیمەتی هەیە کە هێزەکان لەسەر زەمینی واقع سنگ و قورساییان هێندە یەکوا بێ. بەڵام سازان لە سایی وەزعێکە کە هەنا هاوسەنگیەکی زۆر هەبێ لە نێوان هێزەکانە، بە تایبەتی دوو هێزەکەی دەسەڵات و هێزەکانی ترک کاتی خۆی لە ئۆپۆزیسیۆن نابوون. سازان هەمیشە بە سەرکەوتنی ئەو لایەنە تەواو بێت کە سنگ و قورساییان لەسەر ئەرزی واقع هەیە. ئەمە حاڵەتی یەکەم. حاڵەتی دووەم ئەگەر سازان ڕووی نایەوە، ئەگەر جارێکتر حکوومەتی زۆرینە دروست بووە، هەرگیز حکوومەتی زۆرینە لە نێوان پارتی و سێ هێزە ئۆپۆزیسیۆنەکە یاخود یەکێتی و سێ هێزە ئۆپۆزیسیۆنەکە دروست نابێ. حکوومەتی زۆرینە هەمیشە لە نێوان یەکێتی و پارتیا جارێکتر دروستە بێتەوە. وەخت بە قەناعەتی من ئەو گوشارانی کە ئێستا یەکێتی لەسەر پارتیەکە لە هەمان ئەو گوشارانە چێکە کاتی خۆی سێ هێزەکەی ئۆپۆزیسیۆن چوونە پاڵ پارتی دژی یەکێتی، ئێستا سێ هێزەکەی ئۆپۆزیسیۆن چوونەتە پاڵ یەکێتی دژی پارتی. بۆیە لە هەردوو حاڵەتەکە ئەوانەی گەمەکەرە ڕئیسیەکان یەکێتی و پارتین نەک هێزەکانی تر. سەبارەت بە مەسەلەی سازان، من مەترسی سازان لەوایە بینم لەبەرەوەی ئێستا بە پێی دوهەمین یاسای پەرلەمانی کوردستان کە بێت تاوەکو 21 سازان لەسەر دەستور کۆتایی پێبێ
و ئێستا لیژنەکە دامەزراوە بزانام لە 2 مانگ کەمتر ماماوە بۆ مەوعیدە ئەم ڕێکارە یاسایانە واتە ئەم ئیجراعاتانی کە ئەکرێ خێراترە ئەگەر لە حاڵەتێکە ئەم 5,000 ئەم 4,000 وەکو ئێستاژ بمێنەوە بڕیاریان نابێت و ئەو یەکێتیان بمێنێتەوە بڕیاریان نابێت ڕێکاری ڕێڕێوی یاسایی خۆی بگرێ ئەم هەموارکردنی یاسای سەرۆکایەتی ئەمان خێراتر لەو تەواو بێت واتە تاوەکو 21 ئەم ڕێکاری یاسایانە تەواو نابێ ئەوەی کە تەواو بێ ئەو مەوعیدەیە کە دانراوە بۆ سازان لەسەر دەستور دەستوریش چیە دەستور دایکی یاساکانە واتە ئەو ڕێکەوتنی لەسەر دەستورە کە دوایی ئەسەپێ بەسەر ئەو هەمواری کە بەسەر یاسای سەرۆکاتیایە نەک پێچەوانەکەی بڵێ کاگە ڕامیار ئەوەی ڕوویا تۆ چۆن بیتیەگەی بە بڕای من ئەوە سەرەتای دەرکەوتنی دوورکەوتنەوەیکی سیاسی گەورەیە لە ناو هەرێمی کوردستانە پێشتر کام حکوومەتە دروستکرا وەکو حکوومەتێکی با بڵێن سازێنرا و دروستکرا لە ناو هەموو لایەنە سیاسەکان تایە بەشدار بوون بەڵام ئەم ڕووداوانی دوایی دەریان خست کە دوورکەوتنەوەیکی سیاسی ڕاستەقینە هەیە و دوو خوێندنەوەی سیاسی ڕاستەقینەی جیاواز و دوور لەیەک هەیە و هەردوو خوێندنەوەکەش ڕەوایە لەبەرەوەی بلۆشی پارتی ئەوان مەسەلەکە هەمووی لەسەر پیاسوونەوە بە سەلاحیاتەکانی سەرۆکی هەرێم یەکێکە لەو بابەتانن کێشەیە دوو لە بەروی دەستوریش تەواو نابێت تۆ دوو ڕێگات لە بەردەمایە لە مانگی هەشتایەکیانەوەیە حکوومەتی هەرێم ئەمێنێتەوە و دامەزراوی سەرۆکایەتی نامێنێتەوە یاوەتا بە شێوەیەکی یاسایی ڕێگەیەک بدۆزرێتەوە بۆ ئەوی سەرۆکی هەرێم بۆ مانگێکە 2 مانگە 3 مانگە تا و کاتی دەستور تەواو بێ ئەم دوورکەوتنەوە سیاسی لە ئێستا دوورکەوتنەوەیکی ڕاستەقینێ و زۆر تون و تیژانەشە لەبەرەوەی دوو خیتابێکیان پێی وایە بۆ داهاتوی سیاسی کورد وا باشترە سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێردرێ سەرۆکێکی سێرمۆنی و تەشریفاتی نەبێ ئەوی تریشان پێچوان لەگەڵ سیستەمێکی کوتومت پەرلەمانیایە بەڵام برادرانی پارتی بە تەسەوری من شلن لە سەروی بابلین سەلاحەتەکانی سەرۆکی هەرێم کەم کرێتەوە بەڵام مەرجە سەرۆک لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ بەڵام ئەمە کێشەکەی چییە تۆ ناتوانانی بە کۆمەلگای خۆت بڵێ بڕۆن بۆ دەنگان دەنگدەن بە سەرۆکی داهاتوی وڵاتەکەتان ئەگەر سەرۆکەکە و سێرمۆنی بێ سەرۆکی تەشریفاتی عادەتەن وا پێویستەکە لە پەرلەمانەوە هەڵی بژێری چکە خەڵک هیچ هاندەرێکی نییە بۆ سەرۆکێکی تەشریفاتی لە هەمان کاتە بە بڕوای من ئەم کێشەیە ئەکرێ بە زۆرێکی تر چارەسەر بکرێ ئەکرێت دیزایانی پەیکەری دەسەڵات لە کوردستانە دەستکاری بکرێ لەبەرەوەی کێشەکە لە بینی بڵێم قەڵەمڕەوەی سلێمانی و هەولێرە ئێمە باجی پێکەوە ژیانی سیاسیە دەین لە ساڵی 91 تا ئێستا بۆی ئێمە حکوومەتێکی یەکگرتومان هەبێت دووساری شەڕی ناخۆ بۆ کۆمەلگای کوردی دووساری هەموو تەنگەشەیەکی ناخۆش بووە و لە ئێستاشە مانەوەی هەرێم وەکو یەکەیشی ئیداری و سیاسی یەکگرتوو لە بەردەم هەڵوەشانەوەیە ئەگەر ئەم دوو خوێندنەوەیە دەرچەیەکی بۆ نەدۆزرێتەوە بێ بە جۆرێک لە جەمسەگیری سیاسی کە من لەو باوەڕام لە نەتیجەیە ئەم مەسەلەیە هەر بە سازان چارەسەرەکرێت چونکە هیچ لایەنێک نایەوێت تاسەر سوور بێ لەسەر پرۆژەکەی خۆی یەکێتی گۆڕان وەکو بلۆکێک ناتوان تاسەر سوور بن بەبێ حسابکردن بۆ پارتی چکە پارتیش هێزێکە و وەکو ئەمان حزبی خاوەن زەویە زەوی بەدەستەوەیە وەرەقەی ڕاکێشانی زەوی هەموو دەقەیەک ئامادەیە لە کوردستانە کە بێ بە دوو میحوەر بەڵام ئەگەر ئێمە دیزایانی حکوومەت چاپ بکەین بۆ نمونە دەستەڵات بەلا مەرکەزی بکەین لە کوردستانە ڕەنگە و کێشەیە چارەسەر بێ بە تایبەتی چۆن کاتی خۆی یاسای پارێزگاکان هەبوو کاتی خۆی قبوڵ نەکرا بە بیانویستی قەومی ئەوەوە ئەکرێ حکوومەتێکی خۆجێیی کە خاوەن سەلاحێتی زۆر بێت پێویست بە گەڕانەوە نەبێ بۆ مەرکەز بەشێک بێ لە چارەسەرکردن چونکە لە سلێمانیەوە تەسەوری ئەوە هەیە کە پارتی پاوانی هەموو شتەکانی کردبێ مەسلەی سەرۆکایەتی هەرێم لای پارتیە بە سەلاحاتی زۆرەوە مەسلەی حکوومەت لای پارتیە دەسەڵاتی تەنفیزی و مەسلەی جومگە ئابووری و هەستیارەکانی حکوومەت هەمووی لای پارتیە پارتی یەک ڕێگەی لە بەردەمایە ئەگەر
بێ بە هێزێکی گەورەتر ئەبێ سیاسەتی ئینکلوژن پیادە بکە نەک ئەکسکلوژن بڵێ وەری ناگرم ئەبێ بێتە ناو پرۆژەکە وەگەیت نێتە ناو پرۆژەکە کەواتە ئەو دوورکەوتنەوە سیاسی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە ئەشێ لەم زروفە تەحویل بێ بۆ زۆرێک لە دابەشبوونی سیاسی ڕاستەقینە بۆ دروستبوونی دوو قەواری سیاسی لە هەرێمی کوردستان کاگرێ بین چۆنابێ ڕۆژێکی یەکجار گرنگ بوو لە مێژووی سیاسی هەرێمی کوردستانە چونکە یەکەم جارە لە مێژووی سیاسی ئەمە ئەوەی کە حکوومەتی بەدەستەوەی توانای زۆرینە لە دەستەیە یعنی عادەتەن ئەوەی کە حکوومەتی بەدەستەوە بووە حکوومەتی دروست کردو جمکە سەرێکیەکانی بەدەست بۆ زۆرینەی پەرلەمانیشی هەبووە قەت ڕووی نەداوە زۆرین حکوومەتەکە بەدەستیەوە بێت ڕێز وزەرایەوە بێت سەرۆکی هەرێم بەڵام زۆرینەی پەرلەمانی لەدەستانی ئەوەی کە لە 26 ڕوویە ئەوە بوو کە و حکوومەتە بەدەسەڵاتەکەیەوە زۆرینەی پەرلەمانی لەدەستدا نەیتوانی ئەو زۆرینەی کە لە سەری دامەزراوە بیپارێزێت لەبەرەوە بە بڕای مخاڵی نقطەیەکی یەکجار گرنگە کە یەکەم جارە ئەوەی کە حکوومەت تەشکیلەکە ئەوەی کە اینی پێ زۆرینی پەرلەمانی لەدەستایەوە توانای ڕاگررتنی کۆبوونەوەیشی نییە ئەمە خاڵیەک خاڵی دووەم بە بڕای من کە زۆر گرنگ بوولەوینە زۆر هێز لە ئەبای پارتی هاتنە دەریانی زۆر هێز تا پێش 26 زۆر لە ژێر کۆنتترۆلی پارتیا بوو پارتی چی بوو تایوایان نەکرد ئیتیفاقیان هەبوو لەگەڵیانە بۆی زیاد لە هۆیەکەوە لەو 26 بە بڕای من زۆر هێز لەم ئەبایە هاتنە دەرێەوە ئیشی خۆیان کرد ئەوەی کە بڕایان پێێتی کردیان لە یەکێتیەوە بیگرا بۆ حیزبی شوێعی بیگرا بۆ بزوتنەوەی ئیسلامی بیگرا بۆ لایەنەی مەسیحیەکە بیگرا ڕێی خۆیان کرد دوور لە ئەجنداکانی پارتی ئەمەش بە بڕای من خاڵێکی گرنگ بوو هاوڕێیەکی پارتی من لەگەڵ یابووم لەم ڕۆژانە بۆم ناقشە قسەیەکی زۆر جوانی کرد وتی ئەگەر پەیامێکە بێ لەو برادرانە کە لە قاعەکانمانەوە ئەو جەلسەیان هین کرد ئەو پەیامە بە پارتی گەیشت و ئەگەر پەیامێکە بێ کە پارتی بێ بە برادرانەی بڵێ لە بایکۆتەکە بە برادران گەیشت یعنی چ پەیامی پارتی بە ئەوانە هاوڕێیانی 26 کرد چ پەیامی ئەو برادرانەش بە پارتی گەیشتووە ئەو قسەی ڕاستە هیچ ینی مەخرەجێکمان لەم ئیشە نییە جگەلەوەی کە هاوڕێیان بەیەکەوە دانیشن و قسە بکەن ئەلبەتە قسە بکەن کێشەکە لە چیا دروستە بێ کاکین لەو تەعنوتەی پارتیا دروستە بێ کە تا ئێستا هیچ پرۆژەیەکی نییە یعنی تا ئێستاش ئێمە بە ڕسمی نازانین پارتی چیەوێت واز ینی ئەم قسانەی کە یەکێک لە مەکتەبی سیاسی یەکێک لە نێڵێ ناتوانانی بە قسەی ڕسمی وەریگری مەکتەبی سیاسی وەکو بەیانێکی ڕسمی وەکو داوایەکی ڕسمی هەی بێت بەرامبەر لەم ئاستەنگە لەم تەنگژەیە هیچی نییە ینی پرۆژەی نییە نازانی ئەو حەلەی کە پیانە بۆم قەزەیە چییە ئایانەوێت جاریش کە کاک مەسعود بکەنەوە بە سەرۆک و بە هەمان سەلاحیاتەوە هیچ کەسیان هیچ مەکتب ینی مەکتەبی سیاسی پارتی بە سەراحە دەمەی نەوتووە تاک گوتیانە کە ناتوانانی بە ڕسمی وەریگری و فعلەن کە قسەشیان لەگەڵاکەی ئەڵێ نێمەشە ڕێی خۆمان نەوتووە یعنی نازانی پارتی شیەوێ ئەنجا من لەما کە پێم وایە دوو کێشەی گەورە لە بەردەم ئەم دانیشتنی 26 دروستە بێ سوالی گەورە ئەوەیە ئەم پرۆژانەی کە تەقدیم کراوە پرۆژەن بۆ ئەو کەسێک کە دوای کاک مەسعود دەبێ بۆ سەرۆکی هەرێم یا پرۆژەن بۆی مساومەی پێ بکەین بۆی کاک مەسعود بکەینەوە بە سەرۆکی هەرێم دوو قەزەی زۆر جیاوازە بە بڕای من خاڵی یەکەم کە نابێت مساومەی لەسەر بکەین لەلایەن هیچ فراکسیۆنێکەوە کە لە دەرەوەی پارتیە بە تایبەتی نابێ مساومە لەسەرەوە بکرێت کە کاک مەسعود حەقی کاندید بوونەوەی نەماوە نابێ ئەم پرۆژانە ببێ بەوەی کە تۆ ئەگەر بەم سەلاحیاتانە ڕازیت ئەگەر بەم پرۆژەی من ڕازیت کابوو کاک مەسعود بۆ جاری سێم با کاندید بێتەوە نابێمەوە بێگەوا بێ بە بڕای من خیانەتێکی گەورە لە دیموکراسیەکەین خیانەتێکی گەورە لەو یاسایە ناکەین کە خۆمان دەرمان کرد لە پەرلەمانی کوردستانە یعنی و ئەبێ بە نەریتێکی ناشرین سبەینە بۆ هەموو سەرکردەیەک ئەمە دووبارە ئاکەینەوە نابێ ئەمە ببێ بەڵام خاڵی دووەمەوەی ئایا برادران بەڕاستی ئەمەیانەوێ ئەیانەوێ ئەم پرۆژانە بەکاربێنن بۆ ئەوەی مفاوەزات بکەن لەگەڵ هینە یعنی یا بەعکسەوە بێ ئەمە ئەم سەلاحیات ئەم پرۆژانەمان تەقدیم کردو بۆ ئەو کەسێک کە دوای کاک مەسعود دەبێت من خۆم شەخسیان ئەمە پێ باشە ئەم پرۆژەی بۆ کەسە بێ کە دوای کاک مەسعودیە چونکە کاک مەسعود بە بڕای من ئەبێ بەدڵنی بەرز بوترێ حەقی کاندیدبوونی بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆ سەرۆکاتی هەرێم نەماوە دوو دەورەی خۆی تەواو کردو و 2 ساڵیشی بەزیاوە وەرگرتووە ئەمە حەقە بەدڵنی بەرز بوترێ لە دوای ئەوە چیە بێ بە سەرۆکی هەرێم مرشحی پارتیە مرشحی یەکێتیە مرشحی گۆڕانە ئەبێ بەم سەلاحیاتەنەوە بەم ئسلوبە بکرێ نازانم قسەکەم گەژ ینی شتەکە لێرە ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەجندە ئەم هێزانەی کە لە 26 ماونەتەوە چییە ئایا سوورە بن لەسەر ئەوەی کە
کاک مەسعود نابێت بێتەوە بەسەرۆی چێرێم ئەم پرۆژانە بۆ کەسێکە دوای کاک مەسعود دەبێت بەسەرۆی چێرێم یا ئەم پرۆژانەیان تەقدیم کردو بۆی مساومە لەگەڵ پارتیا بکەن ئێمە ڕازیە بین کاک مەسعود بێت بەسەرۆی چێرێم بە شەرتی ئێوەش ڕازی بن بۆی کە فلان بند و فلان بندوان لە پرۆژەکە جێگیر ببێت ئەمێنێتەوە بە چاوەڕێ پێی بزین کامی جدیترە ئەوەی کە دیفاع لە دیموکراتیەکەوە ڕێگا نایە بۆی کە پێشێلێکی گەورە لە یاسایی بکرێت لە کوردستانە کە ویش سێبارە کاندیدبوونەوەی هینە یان پرۆژانە تقدیمکراوە بۆ مساومەیەک بۆی کاک مەسعود جاریشکە بێتەوە بەسەرۆی چێرێم. چەکشان خێنەوەی جەنابە وڵا ڕۆحەکە من ئەگەر بە شێوەیەکی گشتی سێریکەن دیاردێکی تازە هاتۆتە ناو هاوچێشەکەوانێک کە لەوانەیە بەڕێزان کە ئەم هاوڕێیانە قسەیان لەستە نەکردبێ ئەوش مەسلەی ئێمە جیلێکی نوێی سیاسی خەریکە وردە وردە لە دایکە بێ بۆ جی لە نوێ سیاسە وردە وردە خەریکە لە پەرلەمانە دەرەکەوێ ئەم جی لە نوێ سیاسی ئامادە نییە بچێت لە ناو ژوورەکانی مەکتەب سیاسی هەنێشت حلکات و ئەو مێژووی کە لە ساڵینەوە یەکەوانێ درێژی کێشاوە هەموو ئەو شتانە بە تەوازونات و بە کۆمەڵێ سازان بڕوا بەڕێوانێن ناجیلێکی تازە لە سیاسەکان دروست بوون چ لە ناو یەکێتیە چ لە ناو گۆڕانە چ بە تایبەتی لە مەسلەی یەکگرتووە زۆر بە ئاشکرا دەرکەوت کە ئەو جیلە ئامادە نییە بە قسەی مەکتەب سیاسەکەی بکە ئەو جیلە هەنگاوی قاچێکی لە ناو خەڵکایە قاچێکی لە ناو خەڵکایە تەسێ لە لێپرسینەوە ئەگەر ئێوە دیقەتتان نابێ تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەندام پەرلەمانەکان لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی هەمومانە چالاکترە ئەزانیە ترسێ لە لێپرسینەوە لەبەرەوە ئەم جی لە سیاسی تازەیە وردە وردە خەریکە دا ئەبڕێ لە مەکتەب سیاسەکەی و نزیکە بێتوانێت لە خەڵکەوانێ ئەم جیلە من قەنەعەتم وایە پارتی ویستی پارتی لەوا چێت تێگەیشتی بێ کە ئەم شتەی لە پەرلەمان بۆ ناڕوا بووە ئەویست لە دەرەوە بەسازان بیکە بەسازان لەگەڵ قیادە تەقلیدیەکانی یەکێتی وەڕان و ئیسلامیەکان نابیکە بەڵام ئەم جیلە ئەزانێ سبینە ئەو سازانش ئەگەر بیباتەوە ناو پەرلەمان وا بۆی ناچێتە سەر کە من قەنەعەتم وایە کاک مەسعود لە سا 75 کورسەکانی پەرلەمان نێنێ بە هیچ جۆرە بۆشی تازەکەنەوە ناچێت بەڵام ئالەم پەرلەمانە نایەت چونکە خەڵکیشی زۆری تیا لەو جی لە تازەیە ئامادە نییە مستەقبەلی سیاسی خۆی کە خەڵکێک دەنگی پیاوە دەنگی شیاوە بە لیستەکە تەسلیمی حیزبی بکە ئێوە دیقەتی پەرلەمان بن کەمترین ئەندامی مەکتەب سیاسی تیا پەرلەمان نازانی کەمترین ئەندامی کۆمیتە ناوەندی تیا جیلی دووەمی حیزبەکانی تیا ئەم جیلە دووەمە بە تەسەوری من تێکەڵە بە کۆمەڵێک جیلی ڕۆشنبیر و کۆمەلگای مەدەنی ئەمانە کە ناتوانێت هەروە باز با بەسەر ڕای گشتی خەڵکی کوردستانە بۆیە من پێشبینی یەکەم ئەم جیلە وردە وردە هەنێشت لە قیادە تەقلیدیەکان بسەنێتەوانێ و ئەمەش بە قازانجی خەڵکەبێ بەڵام ڕایەکەیە لەسەرەوەی کە پەرلەمان تاسە مەکتەب سیاسی و سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکانی تیانەیە و نقطەی قووەت نیە و نقطەی ضعفی پەرلەمانە کە شاگردی ئەو هینانی ناردێتە ناو پەرلەمانەوە ئەو کارێتە سیاسی و ئەو بەرپرسە سیاسانی لە هەرێمی کوردستانە پێیان وایە ئەوان شایانی ئەوەنین بچنە پەرلەمانەوە لەبەروی ئەوان لە پشتەوە مەرجعی قەراران و ئەوانەی تری جۆرەیاڵیانن ینی بە شێوە لە شێوەکانەوە هەندێک جار وکو نقطەی ضعفی پەرلەمان لێکەیرێتەوە کە خەڵکی بەرپرسە گەورەکانی تیانە بەڵکو کادری ناوەندی حیزبەکان من قەنەعەت وایە قسەی تۆ ڕێک بۆ حکوومەت ڕاستە لەبەری لە نەتیجا پەرلەمان ئەنجومەنێکی یاسادانانە و چاودێری کاروباری حکوومەتەکات بەڵام ئەوە بۆ حکوومەت ڕاستە من تەمەنامەکرد هەموو حیزبەکان هەرچی کەسایەتی بە خۆتی خۆیانە میاقسێتە ناو حکوومەتەوە بە تایبەتی و کەسایەتانی کە لە ناو حیزب من لەگەڵ دۆستێکی پارتیا لەسەر ئەمە مناقەشەیەکم بوو بە بەڵام و تێبینیەکی زۆر وردی بود وتی ئەگەر سەرکردەکە باسی ئەوم کرد کە مناقەشەکە بێت لە پەرلەمانە بێت لە دەروی پەرلەمان نەبێ وتی ئەو کاتە ئەوە قسەی ڕاستەوە ینی بەشێک لە ڕاستیتیە وتی ئاخر سەرکردەکان لە ناو پەرلەمانانین ئەگەر سەرکردەکان لە ناو پەرلەمانە بوون ئێستا مناقەشەی ئەم پرۆژە یاسایانە لە ناو پەرلەمان ناکرا بەس ئێستا ئێمە هەر یەکەمانەوێ بگەڕێنەوە بۆ مەکتەبی سیاسیشیانەوێت لەم نقطەیە ڕاستە ئەگەر سەرکردەکان لە ناو پەرلەمان نابوونایە توانای مفاوەزاتی پەرلەمان بۆ شتە سیاسیەکان زۆر گەورەترە بوو ئێستا توانای مفاوەزاتی سیاسیان نییە فراکسیۆنەکان بە حقیقەت ئەبێ لە ئاستی مەکتەبی سیاسی و لە ئاستی سەرکردەکانە قەرار لەم شتانە بدرێ بە تایبەتی شتی سیاسی و حساس زەحمەتە کاگومێت خۆشنا و بتوانێت تەمسیلی هەموو پارتی بکات و ئەو سەلاحیاتانە هەیە بێ لە جیاتی هەموو پارتی بڕیار بە زەحمەتە ئەوە ڕاستە بەس یەک قەوسم بەیتی ئەگەر عەزەن نەبێ ئەزانی هەر سیاغەکردنێک ئەو مەکتەب سیاسیانە بیکەن من قەنەعەتم وایە ئەگەر تا ڕادەیەک ڕەزامەندی ئەو جیلە گەنجەی ناو پەرلەمانی لەسەر نەبێت ناڕوات خەڵکیی زۆر دژێ بێت چونکەوانە نەوع سەربەخۆیی چەنشتۆ لە لیستەکانیانە و ئەم جارە لە یەکگرتووە دەرکەوت لە یەکگرتووە زۆر لە ئایندا لە لیستەکانی تریشا دەرەکەوێت وەڵام من تەوان هاوڕای کاشان نیم کانی وەزاکە زۆر بەهینە بینێ بە پەمەیە بینێ پێی وایە کە گۆڕانکاریێک زۆر گەورە ڕوویە من قەنەعەتمە گۆڕانکاری گەورە ڕووی نایەوە ئەوەی کە ڕوویاوە پەرلەمان زۆر جار ڕۆڵی و شانۆگەریای بینێ کە لە پشتەوە لە پشتی شانۆکەوە ململانەیە هەیە بەڵام ململانەکە لەسەر تەختی شانۆکە دەرەکەوێت ململانەکە لە پشتی شانۆکەوە دەرناکەوێت بۆیە هەر کات لە حیزبەکانەوە بە ئەندام پەرلەمانەکان بووتێ بۆ نمونە ئێستا پەرلەمان بڕێکی زۆر ڕستنی بارزانانی تایە با ئەمر پیانەوترێ بە هیچ شێوەیە
باز ڕسمەکانی بارزانانی مەکەن و ڕەنگە ئەندام پەرلەمان هەبێ باز لەوە بکە بڵێ ئەم ڕسمانی بارزانانی بە چ دقێکی یاسایی بە پێچ سەنەدێکی یاسایی لەناو پەرلەمانەدانراون بەس بۆیان نییە قسانە بکەن بەڵام هەر کاتێکی ژووتیان لە بارزانانی یاخیب نەبێ یاخیب بن بۆیە من قەناعەتم وایە هاوڕای کاگڕێ بینمە بوو کە تۆ داوای سیستمی پەرلەمانیەکەی پێ دوایە پەرلەمان بێ بە مەرجع بێ بە باڵاترین دەسەڵات ئەبوو هێز ئەوە کەسی یەکەم یا بەلایانی کەمەوە کەسی دووەمی هێزە سیاسیەکان لەناو پەرلەمانە بوون لە حاڵی بە فعلی سیستمەکە بوو بە پەرلەمانی ئێستا بۆ نەگە کاگنەوشوان سەرۆکی پەرلەمان بێ یەکی و کاگنێچریا کاگمەسرور سەرۆکی جێگری کاگنەوشوان بێ یەکێکی وەکو مامۆستا عەلی باپیر سکرتێری پەرلەمان بێ ئەو کاتە تو ئەتوانیت سیستم بە تەواتی بکەی بە پەرلەمان و ئەو کاتە ئەشتوانی مەسعود بازانی ناچار بکە کە بێت لەناو پەرلەمانە هەم لێپێچینی لەگەڵا بکەی وامینیشی لەگەڵا بکەی هەم بەس تۆ ئێستا گەشتوتە حاڵەتی لەگەڵ پارتیا گەشتوتە حاڵی دەستشکاندنەوە ینی ئەبێ یاخود ئەمە بەرەو یاخود بەرەو دابەشبوونەوە بەرەو دابەشبوو کوی کاگرێمال باسی کرد یاخود بەرەو جۆرێکی تر لە سازانەڕوە کە ئیرادی سیاسەکان جارێکی بە ئەندام پەرلەمانەکانم ئەڵێ مەخرەجێکی قانونی یاخود پاساوێکی قانونی بۆ ڕێکەوتنە بدۆزنەوە کە ئێمە لەدەی پەرلەمان دروستیەکەین ئەمە حقیقەتە سەبارەت باسان ناکرێت ئەمە منێکە ئێمە لە سەردەمی مام جەلال و کاک مەسعود شەی ناوخۆ کاک فەرانسۆ حەریری ئەو مۆزوع بەردەوامە تاوەکو ئێستا مەکتەب سیاسەکان خوان لە پەرلەمان پێبەرزترە ئەو گرفتێکە ئەبێ هەمانە تایفی پێ بکەین سەبارەت بەهێن سەبارەت بە بەو قسەی کاگرێبین ئایا بەڕاستی حیزبەکان جدین لەوەی کە پێدا بگەن لەسەری بڵنگ ماوەی کاک مەسعود تەواو بۆ بووینە جایەکی خۆی تەشای بکاتەوە من گومانم هێلەوە من ئەسڵان پێم وایە پرۆژانی کە تەقدیمیەکان ئەیانێ مەخرەجێ بۆ کاک مەسعود بدۆزن بۆی جایەکی بێتەوە بەسەرەوە بۆ بەپێی ئەم یاسایی سازانی بۆ بەپێی ئەم یاسایی خۆی کە پارتی یاسای پارتیە ئەمە ئێستا 21 مانگ 21 هەشت ماوەی سەرۆکاتی تەواو بێت و مەسعود بارزانی بۆی نێجایەکی خۆی تەشای بکاتەوە ئێتە جارە بێڵن ئەم یاسای ڕێی خۆی وەرگێ تۆ بۆ لە ئێستاوە خەمتانەکە ئەبێ هەمواریکەنەوە بۆ لە ئێستاوە خەمیەوەتانە بەتانێ مەخرەجێکی قانونی بۆ کاک مەسعود دۆزنەوە بۆ جایەکی بکەنەوە بەسەرۆک بەڵام پێتەڵێن ئێمە لە پەرلەمان هەڵتە بژێرین وەکوی کە لە سانزەی حوزەیرانی لە سی حوزەیرانی 2013 من قەناعەتم وایە ئەوەی کە لە پشتەوە ئەگوزارێشتێکە و ئەوەی کە لەسەر سەحن و لەسەر تەختەی شانۆکە و لە میدیای کۆمەڵایەتیە ئەگوزارێشتێکی ترە و زۆر گرنگە وشاری ئینسانی کورد وشاری دەنگەری کورد بگاتە ئاستێ کە چیتر بۆ هەموو شتێک چەپڵە لێ نایە و چیتر بە هەموو شتە نەخەڵەتێ و چیتر بە هەموو شتێک خۆشببین نەبێ و بە هەموو شتێکیش ڕژبین نەبێ سابن بزۆر کەسی ڕژبین بوو وای زانە بازانێ گرفت دروستە بێ من لێک کاتە ڕژبینم کە گەمەیەکی ئەقلیمی هەبێ لە نێوان ئێران و تورکیا سەبارەت بە هەرێمی کوردستان و دابەشبوون یەکگرتوو ئێستا من بە زەنگێکی مەترسیداری هەبینم بۆ لەبەری منە و کوردێ پێم ناخۆش من یەکگرتوونی موسلامیش نیم بەڵام پێم ناخۆشە هێزێکی وەکو یەکگرتوو کە تاکە هێزی کوردستانی لە نێوان بادنان و سۆرانە بۆ یەکەمین جار دابەشە بێ ینی بە درێژایی سەردەمی شەڕی ناوخۆ دۆک بەرمۆدای سیاسی کوردستانە زەی لە پڕ هەرسوڵای گۆڕان لەوێ چێتەوە ناو پارتی هینی چێتیە شتێکی زۆر پاشوی پارتی تەماشاکەین و مافەمانە ئەوە هەندێک گرفتێ خۆی لە ناو یەکگرتووە سەری هەڵاوە و گرفتەکان ڕاستەقینن ئێستا یەکگرتوەکانی بادینان لەگەڵ یەکگرتوەکانی سلێمانیا دابەشبوونی ڕوویاوە و بە جۆرێ لە جۆرەکانی گرتو ینی چونە تیزازی سیاسی یەکێتی گۆڕان لێرە و پارتی لەوێ بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوەی ئێستا ئێوە باز لە گەنجەکان یەکگرتووەکان ئەسڵان گەنجەکان یەکگرتوو ئێستا لەژێر کاریگەری ئەو هەڵایەن کە لەناو میدیای کۆمەڵایەتی و لە میدیای دروست بووە ئەگەرنا جیلی یەکەم جیلی کۆنی یەکگرتوو گرفتێکی ئەوتوان نییە و بەفعلی ئێستا ناو یەکگرتووە لەبینی گەنج و نەوەی کۆنا گرفت دروست بۆگەنا لە حیزبەکانی تراوانی وڵای ئێستا زای پێم ئەڵم چی کاتی ناوبڕا بەڵێ فەرموودی دوایە گەڕێنەوە قسەکان تاوکە دوایم ناوبڕا گەڕێنەوە لاتان و بەردەوام ببین جارێکتر سڵاو بەردەوامن لە قسەکردن لەسەر بابەتی دوا کۆبوونەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆژە یاسای هەموارکردنی یاسای سەرۆکاتی هەرێم کاگێ شاهۆ پێش ناوبڕەکە ئەویت قسەکە تاوکی لەسەر وەڵام منیستم هەر لە ڕۆژی دووەمە دوای کۆبوونەوە ینی بلۆکی لەو هینە کەوتە خوارەوە
لەو تەحالوفەی کە بەرامبەر پارتی دروست بوو ئەکرێ بڵێ سەرکردای ئەوەی کە لە سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتوو لە بادینان بەنامەی خۆی دەرکرد و پێچەوانەی ڕایەکی پێچەوانی تاو پێچەوانی هەبوو تاوان ئەمە زۆر تەفسیر هەڵەگرێت یەکێک لە تەفسیرەکانەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتوو تەسلیمی پارتی بوو ئەڵبەت ڕێی منەوە نییە ڕێی منەوەیە بۆ یەکەمین جارێ یەکگرتوو ئەو جەماوەرە ئاسۆیی خۆی لە دەستدا گرفتی هەیە لە کوردستانە گرفتی نێوان بادینان و سۆران یاخود ئەو منتیقە تەقلیدی کە پارتی تیا دەسەڵاتدارە لەگەڵ ئەو زۆنەی کە یەکێتی تیا دەسەڵاتدارە غێری یەکگرتوو هەموو هێزەکانی تر جەماوریان ستونیە بۆ منە پارتی بەستونی لە بادیان یەکێتی گۆڕان بەستونی لە لێرەیە یەکگرتوو تاکە هێزێ بووە کە بە درێژایی سەردەمی شەڕی ناوخۆ کە شەڕێکی عسکەری بووە ئەو هینەی ئەو ستونی خۆی ئەو ئاسۆیی خۆی لە دەست نایەوە نەبەوە ببەشێ لەو ململانەیە هەم بەر زوڵمستەمی پارتی کەوتۆرە بادنان و هەم بەر زوڵمستەمی یەکێتی کەوتۆرە سلێمانی بۆ یەکەمین جار یەکگرتوو دابەشە بێت ئەمە خۆی مؤشرێکە کە ئەو ڕۆحیەتی ناوچەگەریە ئەو دابشکردنی زۆنە تۆخترە بێتەوە تا لە سەردەمی دوو ئیداریە نەبوو ئێستا لە سەردەمی بەحسابێک ئیدارەیە ئەوە دروستە بێ بۆ ئەمە مؤشرێکی باش نییە و ئەم سیاسەتی دەست بەیان ئەگەر بەم شێوەیە بڕوە ئەم جارە بە تەواوەتی ئەو دوو زۆنە لەکتری و ئەم جارە عاملی ئیقلیمیشە لەسەر خەت عاملی ئێران و تورکیا چونکە ئەو عقودانی کە پارتی لەگەڵ تورکیایە کردوێتی هەروە بە ئاسانی نابێت کۆتایی کردێ لەم لاشەوە عاملی ئێرانی هەروە بە ئاسانی نایڵێ پارتی بە تەواوەتی باڵا دەست بێ لە کۆی هەرێمەکەیە و ئەو هینە اقتصادیانی خۆی لەگەڵ تورکیا بێتە سەر بە بڕوای من کێشەکە نابێوا تەماشا بکرێت کە ئەمە ململانەیە کە لە بینی بلۆکێک کە نادیموکراتە و بلۆکێکە دیموکراتە چونکە ئەوە تۆزێک فابریکەکردنی تەیەکەوێ بە بڕوای من وابزانین پارتی نوێنەرایەتی هێزێکی دژە دیموکراتەکە و ئەو پرۆژەی کە لە سلێمانیەوە بڵێنێشێتی و گۆڕان هیانە بەرامبەرەوە پارتی پرۆژەی دیموکراتیزەکردنە بە بڕوای من سلێمانی بە شوێن پرسیاری خۆ هاوسەنگکردنەوەیە لەگەڵ پارتی زیاتر مۆتیڤی یەشێتی و گۆڕان مۆتیڤی ئەوەیە کە چۆن خۆی هاوسەنگ کاتەوە لەگەڵ پارتی لەم تەوقیتایە لە بەرەوەی لەم تەوقیتایە فاکتەری ئێرانی و تورکی ڕۆڵیان هەیە لە دروستکردنی ئەوە ینی پێویستیان بە زۆرێک لە گەمارەودانی پارتی هەیە کە بۆی هەموو بڕیارەکان لە دەستی پارتیانە بێ خوێندنەوەی بەغاو خوێندنەوەی ئێرانی ژەوەیە کە بڕێک دەستکاری ئەو ڕژێمە سیاسیە بکرێت کە لە هەرێمی کوردستان دروستکراوە بە شێوەیە کە هەموو بڕیارەکان لەلایەن پارتیەوە پاوان نەکرێت بەلایانی کەمە قۆڕخکاری کەم کرێتەوە یانی ئەمەی کەی نووتراوە برادران لە عێراق و ئێرانەوە پیان وتراوە بۆ ئێمە مەبەستمەوە نییە بەڵام ئەوە خۆ ئێرە هەرێمێکی سیاسی نییە پرۆسی سیاسی بەسەر بەخۆی هین کات نزیک بوو ینی ئێستا برادرانەکەم پرۆژیان تەقدیم کردووە هەندانی ینی ئەمە قسەکەی پارتیە چونکە هەندانی ئێران و عێراقی تایە بۆی دەسەڵاتی پارتی کەمکردن قسەی پارتیش بێ خۆم بەستمەوە نییە بەس ینی ڕۆڵی ئێران و تورکیا بەغا کەم نییە لەم مەسەلەیە کاکەمە کێشێکی زۆر داخلیە مە پەیوەندی بە ڕێخستنی کاروباری حکوومەتەوە هەیە پەیوەندی بە حکومڕان و گەلەوەیە ئەمە شتێک نییە بۆ خارج ئەمە چ علاقەی بە ئێرانەوە هەیە کە کاگەرێ بێ یا کاگۆشیروان بێ یا کاک مامجەلال بێ یا کاک مەسرور بێ ینی چ علاقەی بە ئێرانەوە هەیە چ علاقەی بە ئێرانەوە سەرۆکی هەرێم دەسەڵاتی زۆرتر بیا سەرۆکی ئەنجومەنی وەزیران ینی ئەم قسانە ڕاستی و پەیوەندی بە مناقەشەکەەوە نیە بەڕاستی لە ڕووی شێوان جەوهەری قەزیەکە بێ کاکین جەوهەری قەزیەکە ئەوەیە دوو تێڕوانین هەیە بۆ حکومڕانی لە کوردستانە تێڕوانێکی پێی وایە سەرۆکێکمانەوێ هیچ نایشارنەوە کە بەهێز بێ وە لە خەڵکەوە بژێرێ تێڕوانینێکی تریانەڵێ سەرۆکی بەهێز بەرەو دیکتاتۆریەتمانە با سەلاحیەتەکانی زۆرە ئەبێت تەشریفاتی بێ لە پەرلەمانەوە بێ لەژێر چاودێری پەرلەمانە ینی بۆچی لێرەوە سیستەمێکی دیموکراتیە خۆ ئێمە لێرەش حزبی دیموکراتیمان نییە یعنی ئەگەر مەسەلەکەەوە بێ حزبەکانی حزبی دیموکراتیە مەفسەڵێک زۆر منەمون زۆر پێسەیرە ینی تۆ ئەم ململانێ گەورەی ناو کوردستان کوردکەیتەوە بۆی کە ئێران و عێراق و تویانە کاکە دوو تەسەور هەیە من پێ دەڵێم ئێستا بۆم شەڕە کردی تۆ لەگەڵم تەسەورایە لەگەڵ ئەو تەسەورە
حالك هي لبيني وسطي وانا هنا بس نشي شاو بس مناقشه هي خو معنا بس يعني تو بردم دو اوبشن بطاطي جير اما زوخت لا ناخذ من اتواني الرئيسيه متى من ما بس الرئيس بنديه وانا مسمى مناقشه داخلها وبيوندي بنا اخوي كردستان اما اولي بلي ايران بما بلي والله يعني بويرات شو مهم سيستم لكردستان برلماني بيا سروكاتي شو مهم بو تركيا شو مهم يعني والله بابزم بوي توزني زاني من توضيح لسوقساني كاكشاهو من وتاري شمي لو مجالا اوي لبرلمان رويات وين بلين سكوتني رمزي كاتيه سەرکەوتێکی ڕەمزی بەڵام من قسەم لەسەر ئەوەیە طبقەیەکی سیاسی دروستە بێ ئەم طبقە سیاسی بنایە بۆ شێوە تەقلیدی ئیشکا لە کوردستانە ئەم طبقە سیاسی وردە وردە خەریکە گەشە و نەشر من نمونەیەکی ترە بۆ بێنمەوانێ کاکە بە دێژایی ئەم خولەی پەرلەمان هیچ یاسایەک نەبووە کە کۆمەڵی خەڵک معارض نەبێ بەشەتە حیزبەکان لەگەڵا نەبوون حتا سوێن خواردنی وەزیرەکانی گۆڕان کۆمەڵی خەڵکی ناو گۆڕان دژ بوو حتا کۆمەڵی یاسای ئەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری نەوتوشتەکە باشە ئەمە پارتی بیزانێ ئەگەر سەفقاتێکی سیاسیە بۆ یایەکی بیزانێ ئەگەر سەفقاتی سیاسی بۆ لە دەرەوە کرد بەڵام لێرە کۆمەڵشتان بەسەرا فەرزکردن کە لەمە دووە من قەنەعاتم نییە نەوت بەو شێوە ئاسانیە بڕوا ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێ ئەمە خاڵیشی تریان بۆ مەسەلەی قسە لەسەر یەکگرتوو بکەین یەکگرتووی ئیسلامی کاک شاهۆ 4-5 ڕۆژ پێشەوە سەرکردایەتەکان هەمویان بەوانەی سلێمانی و یەکگرتوو بەوانەی سلێمانی و دووە کۆولێریشانێ لەگەڵ ئەوا بوون کە ئێمە تەوافق و سازان تێک نین بەڵام لە پڕ لە پەرلەمانە ئەو تەوافقاتە تێکەتێ ئەوە ئاماژەی بە ئەوجی لە سیاسی تازی کە نزیکە لە خەڵکەوە پێشەوەی نزیک بێ لە مەکتەب سیاسی خوا بەتاوی کەم خاڵێکی تر با پێ نییە دژی سازان بەڵێ خاڵێکی تر قسەیەکی قورسە تو ێستا من ناڵم دژی سازان وە پارتی بڵێ من بە هیچ شێوێک ناسازم لەگەڵ تۆ ئەگەر تۆ دانیسانی سیاسیم لەگەڵاکەی ئەم بڕیارەکانی خۆمان داوە مانایەوە تۆ هەڵومەرجەکە تێگەیتەوە کاک نا من هیچ دژیەوەنی من ئەڵێم ئاماژەیەک درا بە پارتی ئەگەر ئەمە بەرامبەر یەکێتی و گۆڕان شتیان من بەلامەوە ئاسایی بوو ئاماژەیەک بدێ بە یەکێتی و گۆڕانیا بە پارتی عملی سیاسی ئەگەر احتامی دیموکراتیت ناگری عملی سیاسی ئەڕوا بڕێوانێ ئەمە خاڵێکە ئەزانی سازان خاڵێکی زۆر خاڵکی زۆر گرنگەیە وریای بین سازان نابێ پێشێرکردنی پرەنسیپە دیموکراسیەکان بکە وەستا ئەو سازانەی ئەو سازانەی سازانێکی مەتاتیە ئێمە حکومەتێکمان تەشکیل بەرنامەی نەبوو هەر حیزبەی و خۆی چوو بەرنامەی خۆی جێبەجێ کرد ئێمە شتێکمان نییە کۆنکرێتی بڵێن ئەمە بەرنامەی حکومەتی هەرێمە ئێستا گۆڕان بەرنامەیەک ئیشی پێکا پارتی وێچێتی بەرنامەیەشی پێکەوەی کۆیان نەکاتە ئەو یاسانی پەرلەمانە بەڕاستی کۆیان بکاتەوانێ ئێمە نابێ سازان دژی یاسا بێ سەروەری یاسا بێ نابێ سازان دژی پرەنسیپە دیموکراسیەکان بێ خاڵێکی تر بیڵێن لەسەر مەسەلەی دەوری ئێران و تورکیا کاکە دەوری ئێران و تورکیا عێراق و ئەمڕۆ نییە بە دێژایی ئەو چەند ساڵە هەر هەبووە من بۆ خۆم گومان ناکەم و ئەو گومانەش دروستکەین ناخۆشەوە ئێمە قەنەعاتم وایە بەرەو ئاقالی ترمانە بە هیچ گومانە دروست ناکەم کە ئەو مەشروعانەی تەقدیم کراون کە 4 مەشروعن نە ئێرانی تیابێ نە تورکیا تیابێ باشە خۆ مەشروعی ئەگەر ئێرانی تیابێ مەشروعی یەکگرتوو مەشروعی ئیسلامیەکان مەشروعی یەکگرتووە کاکە چونکە یەکگرتوو قیادەی و کورتەیەەکە خۆ یەکگرتوو پێشەوەی نزیک بێ لە ئێرانەوە نزیکە لە تورکیاوانێ لەبەرەوە من قەنەعاتم وایە نابێ و تەفسیرە بکەین کە مەشروع ئەم مناقەشەیە مناقەشەیەکی ناوخۆیی هەرێمە پرسیارێکی کاگڕێبین هەبوو پرسیارێکی بەخۆت بوو لەسەرەوەی کە ئایا ئەم پرۆژە یاسانی کە ئێستا تەقدیمەکرێ بۆ ئەوەیە بۆ کاک مەسعودی ئەدورن یاخود بۆ کەسێکی ئەدورن کە دوای کاک مەسعودیت من حەزەکەم بۆ پرسیارە لە جەناب بکەم پێشەوەی تۆش قسە بکەی من ڕێی خۆم لەسەرەوە پرسیارە بڵێم بەڕێی من مؤشراتەکانی ئەم یاسایانە وایە کە بۆ کاک مەسعود حازرەکرێ بە دەلیلی دووشت دلیل یەکەمەوەیە کە تا ئێستا ئاسوی هیچ کاندیدێک هیچ مڕەشەحی حیزبێک لە ئارایانە و کەسی ژامادەنیە کاندید پێشکەشکا و کەسی ژامادەنیە تەسریب بە ناوێ بکە بۆ ناو بەسەراحەتی قسە بۆ ناو ڕێی عام بۆ ناو ڕایگشتی هەمومان نەزانین منافسەکردنی کاک مەسعود کە کابرایەکی کە ڕقەمێکی گەورەیە و چەند ساڵ سەرۆکی هەرێمە پێویستی بە دروستکردنی کەسێکە کە زمینەیەکی ئیعلامی و سیاسی و سایکۆلۆژی ئەوێت تۆ بیخیتە ناو ڕایگشتیەوە نەک هەفتەی ئەخیر هەوبێ یعنی ئەگەوانی کاڵێن هەفتەی ئەخیر هەمانە و مفاجە ئەمانەیە بە بۆچوونی من ئەوە جۆرێکە یاریەکە لەگەڵ ڕایگشتیە چونکە تۆ پێویستە بەوەیە زمینەیەکی لەبار بۆ کارکتەرێک دابینکەی کە بینوسێنی بە میمۆری وەکو هەدەپە ئەمە دلیلی یەکەم کە تا ئێستا لەوە ئەچێ و پرۆژە یاسانە بۆ کاک مەسعود حازر کرد دلیلی دومیان لە ڕووی یاسایەوە هەمووی مشوری ئەوە خواپەلەیەتی کە کاک مەسعود نەکەوێتە ناو بۆشایەکی یاسایەوە یانەوێت لە تەوقیتە یاسایەکەی فریاب بکەون ڕێگەیەکی یاسایی دەرچەیەکی یاسایی دروستکەن کە کاک مەسعود بەپێی ئەم پرۆژانی کە هەیە
ببێتەوە بە سەرۆکی هەرێم بە تۆزە لە دەسەڵاتەکانی کەمێتەوە تۆزێکی زیابێتەوە إلى آخره. جاوب الرئيساركي كاغربين لجناب تاكم زام خلني جناب الشيخ. والله من مطلقا هاورايتهم طبعا. من قناعتم ويا همو هذا كان غلطي كان كردو والله نازن شلون بيني بكن. هميان عندنا تمريش كراشة. استا او كلاس لبردم هنا دروز بو يعني لوعي لو شاريك اشتيا دروز بو همو جماوري گوران و یکیتی چاوري واکن کدل دوای 21 هشتا کاک مسعود سلوک نه به سلوکی کتره به بلان سەرکردایەتی ئەم هێزانە ئەم چاوەڕوانیان نییە بەڵام ئەم چاوەڕوانیان بەخشیوە بە جەماوەرەکەی خوان ئێستا نازان چۆن چارەسەریکەن بۆ ئەوەی کە پێوتێ پاراستنی دەم و چاو حەز ناکەی گۆڕان ئەوەی بیوێ گۆڕانیش بە هیچ شێوێ تاو ئێستا گۆڕان بە هیچ شێوێ هیچ لێدوانێ نییە کە بڵێ ئێمە رازی نابین لە دوای 21 کێشۆ مەسعود بارزانی بێ بەسەر و کێرە هیچ لێدوانێکی ڕسمی نییە تەنانەت رازی نەگەر بێ بە سەرۆکی هیچ داوایەکی لە پەرلەمانشکلەوەی هیچ داوایەکی نییە کە بە ڕسمی وترا بێ ئێمە ئەمانوێ کاک مەسعود بکەینەوە لەبەرەوەت بۆ تۆڕە هیچی بڵێ هیچ داوایەکی ڕسمیش نییە بڵێ کاک مەسعود دەبێتەوە بە سەرۆکی هەرێم لەبەرەوە هیچ داعیەک لێ چیەکێتی چی گرتو ئەم قسەیە بکات چونکە ئەساسان تەڵەبەر بە ڕسمی نەکراوە یعنی من لەوەڵەوە پێم وتم مشکلەی پارتیەوەیە بە ڕسمی داوای نییە يعني برسمي هاتو بڵێ کاکە ئەمە ئێمە ئەوکو جارەکەی کە مەکتەبی سیاسیەکان هاتن دانیشتن کانی مە کاک مەسعود ئەمەیان نەوتووە بێن بەڕسمی بڵێن ئەمە داوای ئێمەیە مانوێت کاک مەسعود بکەینەوە بە سەرۆک بەڵ سەلاحیاتانە شۆمانە بیکەین بە سەرۆک لە ناو خەڵکا بێ ئەم قسەیە نەوتراوە برام بەڕسمی نەوتراوە تاکوتەرا ئەوترێ و خۆشتان دەزانن کاڵی فڵان کە زوای یەکێکیانێتەوە لەوە قسەی خۆیەتی قسەی مەکتەبی سیاسیەکە نیە یعنی ڕێی مەکتەبی سیاسی بەوازحی لەم ڕۆ نەوتراوە ئەوان بە ڕسمی کاک مەسعودیان تەرشیح نەکردووە لەبەرەوە ڕەفسکردنەوەی گۆڕانووی پێم وایە پێشەکەون ئایا چەتی ڕازیە بیا هیچ پێشەکەون پێم وایە کە توانە تۆش پێشەکەی بۆی کاندیدیان نابێ دووەمە جارێ یەکەم خاڵی یەکەمەوەیە ئەو کاندیدا ئەگەر هەبێت منافسەی کاک مەسعود ناکات چونکە کاک مەسعود حەقی کاندید بوونەوەی نەماوە منافسەی کاکە غیری کاک مەسعودە ئەمە خاڵیە جارێ یاساکە تەمریر نەبوو کە کاک مەسعود بۆی نەبێ خۆیان بشێرێتەوە تۆ یاساکە تەمریریش نەبێ بە یاسا کۆنەکەش بێ کاکێنەوە یاسایەکی تازە لەبەر لە پەرلەمانە ئەو یاسا تازەیەتیانی ئەو یاسا تازەی لەوەی یەکێتیا بەوازحی خۆ دەرنەچەوە پرۆژەیە لە لەجنەی یاسایی ئەم یاسا دەمش قسەکەم شتێکی لابر دو شتێکی زیاد کرد ئوستاد گیان یاساکە دەرچ ئەم پرۆژەیە دەرچێت یعنی مەبەسەوە بیگۆڕنە یعنی ئەوە ڕوو بات ئەگە ئەوە ڕوو نەدا من بەسەوە بۆ حاڵەتە ئەگەوە ڕوو نەدا چێڵێ ئەو برادرانم ڕەشەیان نابێت قسەیەکی زۆر پێش ڕۆزەکە ناکەم نام تا ئێستا کاک شاهوازانی خوێنەوەیکی سریع بۆ مووقیفی حیزبەکان من قەناعەتم وایە گۆڕان تا سەرە ڕوا لەگەڵیا لەوانەیە لە ئەخیر لەحزا کە بزانێ وەزعەکە تێکە چێ بڵێ من کاک مەسعود نابێ بهین ئەو قەیناکە بە لایەنەکانی تو زوبیان بەدڵیانە منینەکە من قەناعەتم وایە گۆڕانە ڕات بەسەر لەگەڵیا بەڵام لایەنەکانی ترکیە ئێستا هاوپەیمانن لەو مەشروعە لەگەڵ گۆڕانە من قەناعەتم وایە تەناسوبیەکەن بۆ دەستور تاسر بڕوا یەکێتی نەڕوا لەگەڵ وەختە کاک نەشیرۆن و مەولانە خالیدی لێ بۆچی وەکو مەولانە خالیدی والله شرحي كابوي بزاين من اخير كاك راميان كاك وانا اخير برقات سبكم بله بوي كاكين ازاني من لقال يك بوشوني كاك راميان كاليه كاك راميان ازان بو رايشتي مفروض بزاين ازاني يك موضوع هي من لقال راتام وهاوسوز من لقالتا مرجنيه ام مشروع ديمقراطي كان بيتو همو اولا ديكتاتور بونمونه تا اس ايما كاكا سروش العراق من تا اس رسم كان انجلاي بامام جلال بس روكدان راوا يعني ايما بيوس ما بروسيس ديمقراطي ناو خوي جوده جاب لنا ديمقراطي تعبيرك طاوك ابو راجشتي تبقى لا بس بونتي معنوي جوده بدس بلا يعني او توزك کاک نەشیرۆن فیگۆرەکەشی لە فیگۆری مەولانە هەچێ یعنی زۆر جار نیگەران بوون و بەجێهێشتن و هاتنەوە ناو بەڵام لەم قۆناغایە کە لەگەڵ ماڵی برایم مەحمەدایشان گرتوتەوە وەکو ئەو خەونەوەیە کامیشە مەولانە هەی بووە لەگەڵ میرەکانی بابان یەکگرێ و بێ بە خاوەن نفوسەوە بەڵام لەسەر لەم پرۆژەیە کە هیانە بەرامبەر بە پارتیە گەرەشێتی بەجێی بێڵە بڵێ ئەسینۆ سەر ڕێکوتنەوەیش وەکو مەولانە خالیدە گۆڕان بێ بە طریقەت بزانین بەڵێ کاک شاوەڵا تعبیرەکەنەکە تاوکەی شەڵام جار حەزەکەم بڵێم کاگرێبین و کاشوان بڕوان بە ئازادی ڕادەربرینیە چونکە ناڵم قسە بکەم فەرموو بەنامەیەکی من بڕام بە فاڵگرتنەوەشت نییە ئەمڕاشم بۆ ینی تەفسیری خەو بکەین بڵین ئەوە ڕوایە ڕۆنە من بە ئەوەی کە تاوکو ئێستا دیارە تاوکو ئێستا بە هیچ شێوە هیچ لە هێزە سیاسەکان ناوێت تۆ لە دوای 21 هێشتەوە کاک مەسعود نابێت سەرۆکی هەرێم بێ سەرۆکی تری وەکو کاگرێبین پارتیش داوای نەکردووە کە کاک مەسعود ئەو مۆزوعێکی ترە
من باز لە هێزەکانی ینی ئەوانی دەروی پارتی ڕاست لە بەرامبەر باز چیەکەن باز لەواگەم ئەبێ سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردێ کەواتە گە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردێ گرفتیان نییە لەگەڵەوەی کە کاک مەسعود بێتەوە بە سەرۆک بەڵام لە بەرامبەرە گاندوێت ئێستا حاڵەتەکان گاندوێتە ئاستی دەست بەیانەوەی کە پێڵی لە وێدرا ئەنی بێکیان دەستێکی ئەویتیان باە یاخود دەبێت سازش بکەن بە بەڕای من سازش بە مەسلحەتی پارتی کۆتاییەت لەبەری کاگرێبین ئەڵێ هینێ ئەڵێ پارتی پرۆژەی نییە پارتی پرۆژەی بۆ چییە پارتی یەک ئەو لیژنە دەستوری هەیە کە بەسەر لیژنەکە ینی هەموو هێزەکانی تەقیید کردووە کە بێ بەپێی سازانیش بکەن بەپێی یاسا و هەمووشان موافقەتیان لەگەڵ لەسەر کردووە و بێت تا 22 هێرشی ژاپۆرتی خۆی پێشکەش بکە بۆ سازانەکە و لە مەسلحەتی پارتی لەبەر ێزای بۆ لەبەر ئێگە سازان ڕووی نایەت چییە ئەگەر سازان ڕووی نایەت جابەش بوون جازازان ڕووی گەڕانەوە بۆ ڕەبعیەکە گەڕانەوە ڕەبعیەکەم سیستەمێکی دیموکراتی ینی هیچ گەینەی نییە گە سازان فەشەلیە ناگەڕێتەوە بۆ مەبنی ئەچی بۆ زۆرینە و کەمینە چه زۆرینە و کەمینە یەک لە دوای 2005ەوە دوو حیزبەکە بە مەدەی زۆرینە سازان ڕوونایە تۆ گەڕێتەوە پەرلەمان ئەگە سازان ڕووی ئەگەڕێتەوە بۆ چێگەڕێتەوە بۆ مەبدەی زۆرینە و کەمینە لە پەرلەمان مەبدەی زۆر یەک ڕۆژ پێیان بڵێ سێ هێزە کۆنەکەی ئۆپۆزیسیۆن بەپێ پارتیوێکی دیتوانی بێتیان زۆرینە بەڵام مەشەدە تازێ لە سایکۆلۆژیای خەڵکی ئەم یاسایانەی کە ئێستا حکومڕانی کوردستانەکەن خۆی بە مەبدەی زۆری ناتون خۆ بدو لە سەرسێ ناتون کاکەین هەموو ئەم یاسایانەی کە ئێستا ئێمە بە قانونی سەرۆکایەتی تۆ بیگرە بەینەوە بیگرە بە مەبدەی زۆری ناتون خۆ بە مەبدەی تەوافق ناتون بەنە بە مەبدەی تەوافق هاتون بە دوو لە سەرسێ سەرۆکی لێمیش یاساییە طبیعی یاسایە بە زۆری سەرگیریە بۆ شێوە ڕادیکاڵا ڕوونە ئەم دوو بلۆکە بەر یەکتری کۆمپاڵیان پێوە بنین بڵێن هەرم دوو ئۆپشنە ئۆپشنێکی تر نەبێ بۆچی ئۆپشنی تر نیە نامە بەس مۆنی ئۆپشنی تر نیە مە بەس باشە کاک ڕامیار تۆ پێم بڵێ لە کاتێکا تۆ نەگەیتە ڕێکەوتن ینی ئەو سوور بێ بام حاڵەتە بۆ بێ ئەوان بڵێن ئێمە بەڵام ئێمە خۆ بێ مناقەشەی بکەین ئێگەم ئەم سیناریوە ڕوویە نەخێر سازانیان نەکرد نەخێرەوان سوور بوون لەسەر داواکانیان ئەم بەرێژ سوور بوو لەسەر داواکانیان حەلجیە قسەی لەسەر دیموکراتی دەیەغێلیەوە هەیە ئەچیتە پەرلەمان زۆری ئەزانی هەر شتێکی بەسیط هەستەکەم دووسێ ڕۆژە لەناو بەرپرسانی پارتیا باسی واکە انتخاباتی پێشۆخەتەوەش خیارێک ینی بۆ نێبینی هەرچەنە ناکرێ زەحمەتە بەڵام خیارێک کاکشوان بۆ ئەزانی ئەگەر سەرۆکی هەرێم ئێستا بتوانێت نیوەی پەرلەمان بێتە دەرەوە پەرلەمان نەڕۆشێتەوە پەرلەمان نەشێتەوە نازانم کاکشەوە زەم حکوومەتەکەش نەڕۆشێتەوە بێ حکوومەتی کابڕێکە دروست بێت تا کاتی انتخاباتی لەبەرەوە ئەگەرعملی ینی بەپی و یاسایەکە ئێستا حکومڕانە ئێستا حکومەکە ئەگەر بتوانێت نیوەی پەرلەمان بەرێتەوە سەرۆکی هەرێم ئەتوانێت پەرلەمان نەڕۆشێنێت پێم وایە ئەم کێشە سیاسیانە بە شێوەی دیموکراتی یەکلایی ناکرێتەوە و بەرگەشی ناگرێ یەک اختیاریە یا هەڵێوەشێنەوە حکوومەت ئەوە کارە ساتاوی نییە خۆی حکوومەت دەڵۆشێتەوە هەڵبژاردننی تازە بکرێتەوە ئەگە لەم زروفە مەشار هەڵبژار بۆنا ینی زۆر خیارێکی ئەوە نەترسراک نییە بە بڕای من ینی لەمەش نەتەسین ئەو پەڕی حکوومەت دەڵۆشێتەوە ناگەین ئەم حکوومەتە ئیتلافیە فعلەن بڕا ناکەم تا سەریش لەواشێ بڕات چی حکوومەت باڵۆشێتەوە بۆ ئەندازەیە گەورە بوو دابەشی ژەبێ ینی خۆڵوەشانەوە چییە ینی گە پارتی بکاتەوەی بڵێ حکوومەت دەڵۆشێنەوە بەسیەوە نیە حکوومەت بەسیەوەیە هێزەکانی سلێمانی بچنەوە سنووری خۆیان ناتوانش چیوان ناکە ئەوەی کە تووشیانەوە نییە بە داوای هەڵبژاردننی پێشوەختەکەنەوە ئەو حالەتیان باز نەکردووە مەسلەی تێکچوونی هین تێکچوونی سازان ئەگەر سازان تێک بچێتەوە نەمێنێ سازان بۆ شتێکش نەمێنە ناوی ئەو حکوومەتە بنکەفراوانی کە ئێستا هەیە ئەگەڕێنەوە بۆ منطقی زۆرینەوە کەمینە ڕقم تەقساوەتان نەچێت منطقی زۆرینەوەی کەمینە هەرگیز لە بەرژەوەندی هین نیە لە بەرژەوەندی ئەم سێ هێزە کۆنەی ئۆپۆزیسیۆن نییە بۆ لەبەرەوەی سایکۆلۆژیای خەڵکی ئەم منطقەیە ینی تووشی ئێستا حاڵی تەشەفی بووە تەشەفیوێک کە هەست پێ سەرکەوتویت ئەم حاڵتە زۆر خەتەرە ئەمە حاڵەتێکی سایکۆلۆژیە و ئەمە ئێستا تووشی بوون بەڵام ئەوە لایەت نەچێت هەش مانگ لەمەوە پێشکاتێک کە پارتی لەگەڵ گۆڕان لەگەڵ دوو هێزە ئیسلامیەکە دژی یەکێتی یاسای ئەنجومەنی وەزیران هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەر هینێکی هاوشێوە بوو ینی سناریۆکی هاوشێوە بوو بەڵام ئەو جاریستان یەکێتی لە دەرەوەی ئەو حلفە بوو کە پارتی لەگەڵ هێزە کۆنەکانی ئۆپۆزیسیۆنە دروستی کردو ێستا عکس بێتەوە یەکێتی لەگەڵ هێزەکانە دروستی کردوەوە واتە لە هەموو حاڵەتەکانە ئەم هێزانەی کە کاتی خۆی ئۆپۆزیسیۆن بوو پێویستیانە بە یەکێتی هاوێ پارتی هەیە و هەرگیز نە یەکێتی بەبێ پارتی ئامادەی حکومەت لەگەڵ ئەوانە دروستکەنە پارتی ئامادە لەگەڵ ئەوانە دروستکە ئەمە گەمەیەکی سیاسیە و تەمەنیشی کورتە
و بۆ چەند مەکسبێکی سیاسیەوە لە ئێستاوە سەرەتاکانی کەوتنە خوارەوەی بلۆکێکە ئەوی یەکگرتووی بادنێ دەستی پێ کردووە و نابێت زۆر دڵ بۆ خۆشکەین ئەوەی کابێت دڵی پێ خۆشکەین ئەوەیە کە بەم هێزانە ئەو هێزە دیموکرات خوازەکان ئەگەر هێزە هەبێت لە کوردستان دیموکرات خواز بێت ئەبێ ئیش بۆ ئەوە بکە کە مەبدەئی زۆرینە سەر بگرێ و ئیش بۆ ئەوە بکە کە لە ئێستا خۆی ئامادە بکە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو کە زۆرینە بەدەست بێنێ نەک بێ لە مایە ئەم دوو سێ مانگایە کوردستان لە دۆخێکی ئاوانا لەبارە بکە بە وڵاتێکی دیموکراتی و وڵاتێکی مؤسساتی و سیستمێکی پەرلەمانی جمهوری کە ئێمە ئومێدی پێخوازی واتە گرنگ ئەوەیە ئێمە تووشی شاگەشتەکەی زۆر نەبین لە بەرامبەریشە تووشی ڕۆژبینی گەورە نەبین. بەڵام کاگە شاهۆوانەی کە بە شێوەیەکی جوابی سێرە مەشەداکەن مبەرەکانیان ئەوەیە کاڵێن ئەمە لە دوای 2009 لەو ڕۆژەی کە ئۆپۆزیسیۆن هاتووەتە ناو پەرلەمانەوە تازەترین دیمەنی سیاسی لە هەرێمی کوردستانە کە هاوپەیمانیی تازە دروست بێت جۆرە لە جموجۆڵی سیاسی و حراکێکی سیاسی دروست بێ بە پێچەوانەی ئەو حاڵەتە ساڵی ڕابردووە هەبووە دوو هێزی فەرمانڕەوا هەبووە هەمیشەوامان پێوتون ئێستا دانەیەکیان هاتوۆتە ناو گروپ با بڵێن بەرەیەکی ترەوە بەمە حراکی سیاسی لە دنیا مەشەدەکە تازەیە تداعیاتەکانی اینجا ئاوەکەی بەنسبەتەوە تازەیە وەکوتم هەش مانگەمە پێشێکێتی هەستی کرد گەمارۆدراوە ڕامێستا پارتی هەستەکە ئەخەوە لایەنی حکومەتدار بوو ئەوە تۆم بۆ پرۆژە بڕیارە قساکەی کە پرۆژە بڕیارێکی زۆر گرنگ نییە ئەوەی کە باسی زۆر گرنگ ئێستا پرۆژە بڕیارێکی ستراکچەریە یەکەم جاریشە ئەو لایەنەی کە حکومەتی تشکیل کردووە ینی پارتیە براوەی یەکەمی هەڵبژاردن زۆرینەی لە دەزاوە ئەمە ڕووی نەداوە هەموو جارەکانی تا براوەی یەکەم هەبووە یەکەم جارە براوەی یەکەم توانای زۆرینە لە دەستەیە بە بڕای من گرنگە بەڵام ڕاستەکەی ئەو تەحالوفێکی هەشە تەحالوفێکی قابلی هەڵوەشانەوەیە بۆ بە بڕای من پارتی گرنگە مەسەلەی دەستورە کە تەواو نابێ ویلایەتی سەرۆکی هەرێمە تەواو بێشتا دەستور تەواو نابێ تۆ دوو اختیارە لەبەر لا هەموو لایەنەکان ئەساسن سەرۆکی هەڵم بێرنەوە بۆ مودەیەکی دیاریکراو تا دەستور تەواو بێ یا حکوومەتی هەرێم بەبێ مؤسسەی سەرۆکایەتیە بێ وەڵاگەبی بەسیلەوە بە ئەوەش قەیرانێکی ترە کاکشا من پرسیارێکم کاتەکەشمان زۆر کەماوە هەمومان زانین ئێستا بەپێی ژمارە بێ ڕقم بێ لە پەرلەمانە هەوڵێکەیە بۆی پرۆژەیەکی هەموارکراو لە پەرلەمان دەربچێنرێ کە پارتیتە مستهدەفە با بڵێن سەرۆکی هەرێم کە وەکو سەرۆکی با بڵێن کە بڕیارە خۆی هەڵبژێرێتەوە گریمان ئەتوانێت چی بکات لە ئێستا پارتی بۆ خۆ گونجاندن لەگەڵم زروفە سیاسیە خیاراتی بەردەم پارتی چییە؟ سێری کە من قەناعەتم وایە لە چەند ڕۆژی داهاتوە ئێمە جەولێشی تیم فۆزات هەبینین لەبینی حیزبەکانەوە من بۆ خۆم زۆر ڕەشبین نیم بەوەی کە یا ئەوەیە کە لەسەر ئەم مەشروعی ئەم سێلایەنە بڕۆین یاوە خودت ببێ بە دووکەینەوەی من قەناعەتم وایە جۆرە سازانێکە بێ بەڵام ئەو سازانە بە شێوە لە شێوەکان ئەگەر ئۆکەی پەرلەمان وەرنەگرێ تووشی مەزەقی گەورابین بۆیە من قەناعەتم وایە جەولێشی فۆزات ماوە قەناعەتیشم لە نەتیجە لە بتڵی دەرسەری بتڵەکانێ دەرەچین ئەم جارش لەبەر ئەو خاطرانی لەسەر کوردستانە هەموو هێزەکانی ئەمە هەز بە مەسئولیتاکەن هەنگاوێک لە دیموکراتە تەچینە پێشوانێ بەڵام سازانەکە لە پشت پەردەی شانۆگەرەکەش جاری داخرێت بڵێ کاگرێ من پێشبینی واکەی ئەم پرۆژانە بۆەوە نەبێ کە جارێکی کە ئەو پێشێلکاری یاسایەک بێ برین کاک مەسعود بکرێتەوە بە کاندید ئەبێ مەشروعی کە تەقدیم کراوە مەشروعی بێ بۆ کەسێک کە دوای کاک مەسعود دەبێ بە سەرۆک چونکە ئەو پیاوە حەقی کاندیدبوونی لە دەستاوە هیوادارم فراکسیۆنەکانی دەرەوەی پارتی زۆر بەڕوونی دیفاع لەمە بکەن چونکە ئەمە مەبدەئی سەرێکی دیموکراسیەکە لەساو دەستکردنی دەسەڵاتەوەی شک نابێ لە 8 ساڵ زیاتر کاک شاتە سەرەکی کاک مەسعود قبولکە لە پەرلەمانەوە هەڵبژێرە ناتوانم لە جاتی ناتوانین تۆقی بەڵێ کاک تو پێ دوای احتمال عاقلانە کە نەگەر سیاسەتی ئەمری واقع بیکەنەوە دەرگاکە بیکەنەوە ئەو وەختە ئەو لایەنە سیاسیانە یانی پارتی تیا براوە بێ بەڵام ئەگەر پارتی لەمپەر خاردە بەردەم پرۆژەکە مەرزیە بە کولی هەمووی وەربگری بەڵامە سیاسەتە شتێک لە دەستی شتێکە تری بەڵێ زۆر سپاس کاگرامان برادران زۆر سپاسانەکەم کە لە مەڵقەیە بەزاریتان کرد تا بەرنامەیەکی تری دیالۆگ شاد و سەرکەوتوو بن.